لە نێو جەنجاڵی ئەم بازاڕە دەیان چیرۆکی جیاواز خۆیان پەنهانداوە. بەڵام لە پشت چیرۆکەکانی کارکردنی مناڵانەوە ئازار و خەمی قوڵ بەدی دەکرێن. خەمێک کە دوور لە تەمەنی ئەوان ژیان ناچاری کردوون ڕۆڵی گەورەی ماڵ ببینن. چێنێکە لە بازاری شەکەی؟ ئەمە تازە دەسماوێکە دەبن ملاق بوون لەگەڵ دایکمە عیشمەکە بەیسە دایکمە عیشاکەم لەشەم عیشاکە. بۆچی ئیشەکەی؟ ئیتر بۆ مەسروفی ماڵ چکم باوکم لەتوانایە نییە. دەردی مناڵانی ئیشکەر تەنها هەژاری نییە، بەڵکو وێڕای قورسی ئەرکەکەیان هەندێک جار ڕوبەڕووی گێچەڵیش دەبنەوە. غالیە نمونەی یەکێکە لەو مناڵانە کە نەبوونی دایک و باوک ئەو دۆخەی بەسەر ژیانی داهێناوە. باوکی نییە. غالیە مامەڵی خەڵک چۆنە لە بازار لەگەڵتانە؟ وەڵا باش نییە یەک تۆز. بۆچی باش نییە؟ وەڵا ساکە بە ئێمان و خەڵک چیتان پێڵێن؟ یعنی زعاج ئەبەن و ترق ساکە بە ئێمان و لەگەڵ نەنگ تووکەی ترەژی لەگەڵ باپیرم چوار کچ و یەک کوڕ. لێرە چیرۆکەکان بەردەوامن و کۆتاییان نایەت. تەمەنت چەند ساڵ؟ 7 ساڵ دارێ. چەند ساڵە لە بازار؟ وەڵا 11 ساڵ. 11 ساڵ. چەند سەعات ئیشەکەی؟ ئیشەکەت قورس نییە ڕۆژانە لە بازار؟ وەڵا ساعة نوێنی حتا ساعة 7 شەو ڕۆی بمارەوە. بۆچی تۆ ئیشەکەی لە ماڵەوە دایکت باوکت برای گەورەتر خوشک ناتوانن ئیش بکەن؟ نا بەخوا هەموو ناتوانم. بەشێک لە هاوڵاتیان هاوڕان لەسەرەوەی کارکردنی مناڵ لە ناو بازار و شوێنە گشتیەکان جگەلەوەی پێشێلکاری بنەما بنەڕەتیەکانی مافی مرۆڤە، بەڵام زۆر جار خێزانەکان بەکاریان دەهێنن بۆ بازرگانیکردن پێیانەوە. ڕوبەڕووی ئەنواع شتی خراپە بنەوە جا بۆ چۆنەڵی لە ژینگەیەکی باشە دوایی یعنی تووشی ئەنواع غەڵەتە بن. ژنگەیەکی باشی تیان یعنی بەو شێوازەتەوە بۆ نمونە مناڵێ لە بازاڕە ئیشکا یەکێک بێت نەسیحەتێکی بە هەتا یەکێک نەسیحەتێکی باشیەکات دەنەڤەر فێری شتی خراپیەکات. مناڵەکە خۆی هیچ تاوانێکی نییە تەمەنی نەگەستۆتەوە ئاستەی کە با بڵین چۆنەڵی تا نعنی بێت تاوانە مناڵەکە بەس ئەوەی کە ئیخاتە بازاڕەوە ئەوە تاوانبارە. بەرپرسانی هەرێمی کوردستان نایشارنەوە وێڕای هەوڵەکانیان نەیانتوانیوە دیاردەکە وەکو پێویست کۆنتترۆل بکەن. ئاماژە بەوەش دەکەن زۆرینەی مناڵانی ئیشکەر خەڵکی دەرەوەی شارەکانی هەرێمی کوردستان. نەخێر دیاردەکە بنەبڕ نەکراوە لەبەرەوەی خۆتان نەزانن ئێستا بارودۆخێکی دارایی قورسێ لە هەرێمی کوردستانە. ئەمانە چەند جۆرێکن، جۆرێکیان بازرگانی کردنە بە مناڵیان بە مرۆڤەوە، جۆرێکیان نەریتە، بەشێکی تریش پەیوەندی بە بارودۆخی داراییانەوە هەیە یان پێویستیان بە چارەسەرە یان پێویستیان بە هۆشیاری دەرونی کۆمەڵایەتیە کە ئێمە لە ڕێگەی توێژەرەکانوانەوە بۆیانەکەین. تا ئێستا ئاماری شەژمانگ یەکەمی ئەم ساڵی کارکردنی مناڵان لە بەردەستانیە، بەڵام لە 12 مانگی ساڵی پاردا وەزارەتی کار 578 مناڵی لە سلێمانی ڕست کردووە. لەو ژمارەیەش 257یان خانە خوێن و ئەوانەی تریش مناڵانی ئاوارە و پەنابەر و کۆچەرین. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی.